لەمانەیەدا باسی مۆنیتەری دووەم دەکەین واتە پرۆگرام مۆنیتەر. ئێستا بۆ ئەم کارە دەچین فایلێک دەهێنین، کاتی ئەم فایلە دەهێنین و ڕای دەکەشینەوە بەشی تایملاینەوە بەشی V1 دەبینین ئێستا لە 100 کە دێتە ئێراوە کار دەکات بەم شێوەیە کار دەکات لە 100 کاتێک کە کلیک لەم سەهمە دەکەین view zoom level دێنە سەر فید ڤیدۆ ئەسلەکە خۆی پیشانەیە بەچی دیقەیەکە واتە مۆنیتەرەکەی چۆنە بەو شێوەی پیشانی ئەیە بەم شێوەیە و ئەتوانین ئێمە گەورەیەکین پراپڕی مۆنیتەرەکەی خۆمان لە 100 بچووکێ کاتەوە بەم شێوەیە. بۆ نمونە لە 125 بەم شێوەیە تۆزێ گەورەتر، کاتە دێنە لە 150 دەبینین بەم شێوەیە و لە 175 گەورەترێکات تا زیاتر بڕۆین گەورەترێکە بۆ نمونە لە 150 بەم شێوەیە. و کاتی ئێمە ئەم بەرهەمە ئەکسپۆرت دەکەین واتە سەیڤی دەکەین بەم شێوەیە خەزن دەبێت. کاتێک کە تەواو بوو و لە پاشانە کردمانەوە ڤیدۆکە تەنها ئەمەمانەوە پیشانەیە کە لە مۆنیتەرەکە دیارە. ئێستا گەر بکەینەوە بە ئەسلەکەی خۆی و دەتوانین لێراوە کاتێک کە ماوس دەبینە ئێرە کلیکی چەپ بگرین و ڕاکێشین مۆنیتەرەکە گەورەکەین و لە خواریشەوە بە هەمان شێوە گەر ئێستا بکەین بە لە 100 دەبینین کارەکەمان بەم شێوەیە دەردەکەوێت بچووکی بکەینەوە. گەر ئێستا ئەکسپۆرتی بکەین بەم شێوەیە دەردەکەوێت کە شێوەیەکی زۆر جوانە. گەر وەک خۆی لەکەینەوە ئێستا بەم شێوەیە دێنە سەر فید کە پێم باشە بۆ ئەکسپۆرتکردنی هەموو بەرهەمێک کە ئەیکەین بە شێوەی فید بێت، مۆنیتەرەکەمان فید بێت بەم شێوەیە. ئەمە شوانەی ئەم جارەمان.